زۆر خۆشحاڵم ئەمڕۆ هاتمەوە خزمەتان لە رادیۆ جوانەکەی گەڕیان، رادیۆی هونەرمەندان، رادیۆی هەمووان هی هەموو چوونی تۆژەکان. ئەو رادیۆیی کە ئەمانوێت لەم کاتەیە ئەو پرژێنێک بین بۆ ڕۆحی ماندووتان، بۆی کە شنەبایەک بین بۆ ڕێنەوەی خەمەکانتان. ئەمە دروشمەکانی ئێمەیە لە پێناوی ئاسوودەی ئەوە یاتوێنێتە بوون، لە پێناوی خزمەتی کولتور و هونەری نێتەوەکەمانە. ئەمڕۆ سێم حەڵقەی بەرنامە تایبەتەکانی کە وتمان 2 هەفتەی زێڕین بەرنامەکانی بەزمەکانی گەڕیانە. بەزمەکانی لەیلا خوسنەمان پێشکەشکردن، بەزمەکانی بۆکان و مکریانمان پێشکەشکردن. ئەمڕۆ بەزمەکانی گەڕیان میوانداری بەزمەکانی هونەری کرماشان و یارستان و کەلهوڕتان پێشکەشەکەین بە میوانداری هونەرمەندی یارستانی بەناوبانگ، هونەرمەندی ناودار و خۆشەویست، هاوڕێی هەمیشەیی و خۆشەویست و برامان کاکە فریبەت کرماشانی یەخوا بەخێر بی. چاوە مامۆستاگیان بەڕێزی چاوت ماشەکەم زۆر بەلای خۆمان و خۆشحاڵین ئەم ڕوو دەرفەتی بۆ بگەینە خزمەت جناب بدو ئەم خۆشەویستانە. زۆر سوپاس دەکەم. وەکو نازان بڵم پێشمەرگەیەکی هونەری خۆبەخش کاکە یوبیجان، کاکە ئەیوبی بۆکانی خۆشەویست لەگەڵمانەیە. من ئەمە جارەگەڵم پێم کفرە بەڵام کیبۆرد پارچەنە خۆشی بۆردە، بەڵام شانازی بێوەکەم کە وەکو تار و سێتار و وەکو عود و سنتور و وەکو هەموو ئامێرە کوردەکان بەکاری هێنێت. دەستخۆشی لێکم یەخوا بەخێر بێت کاکە یوبیجان بەخێر بی. خۆشەویستانم بەنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت ڕادیۆی گەڕیان. ئێوەی بەڕێز و خۆشەویستیش ئەگەر حەسان کرد پەیوەندی بکەن لە بەرنمەکەیە. دوو ژمارە مۆبایلمان داناوە 07071 471 5264 و یاخود لە ڕێگەی ژمارە مۆبایلی 050 727 85 35. خۆشەویستانم کاکە فریبەت کرماشانی من نازانم چۆن وەسفی بکەم. ئەمانە کوردێکی ڕەسەنی کاڵم کوردی ڕەسەن، کولتور پارێز، هونەر پارێز، دڵسۆز بۆ خاک، بۆ وڵات، بۆ نیشتیمان. ئەنجا بەڕاستی دوو کەسن ئەمەم خۆشەوێن ئەکیچان کاکە هەرێم کاکەیە کە خۆی لێرە نییە بەسخوای لێرێ ئەگە باسی نەکەم خۆم گرێ لەگەڵ کاکە فریبەرزە باوەڕتانە بێ ڕۆژهەڵات و باشووریان پڕ کردووە لە هونەر لە کولتور هەموو کات بە جلوبەرجی کوردی جوان. جارە کاکە هەرێم دایمە بە کاوەسەڵتە بۆ جوانی خۆیان دایمە هەموو کات هونەر لێرە لە کرماشان لە شار ناوامدارین لە بەرنامەکە گلێ دانەکە. من لە پێشەوە ناوم برەزای بۆ چکە کەس ناتوانێت نای ئەو نەبات. باوەڕکە هێشتا تازە ڕادیۆ گەڕێندا مەزرا بوو. کاکە هەرێمجان بەو کاوەسەڵتەیە بۆ خۆی لایڤێکی کردبەوە بە سیارەکەی و ئەڕووی بەرەو باخەکەی خۆی داوای لە خەڵکەکەوی کاکە گوێت لەم ڕادیۆ بگرن. ئەمە ڕادیۆ کوردەواریە، ینی ئەو ڕێکرامی بۆی مەکرۆ بەڕاستی منی خەرزابار کردو کاکە هەرێم. خۆشەویستانم هیوادارم ئەمڕۆ گوێبیستی دەنگە خۆشەوی کاکە فریبەرزم بەس پێشەوە حەزەکەم خۆی هەرچیشی هەیە بێ لە دوایی ئەچینە لای یەکەم بەرهەم بۆی. ئەمەنە تا مزۆی گۆرانی خۆشەکانین، ئەمەنە بەزمی زۆر خۆشی لایە کەڵم بەزمەکانی یارستان و بەزمەکانی کرماشان گاڵتە نییە، بەس حەزەکەم خۆیگە هەرچێکی هەبێت بەوەی بەڕێز خۆشەویستی بڵە دواترە چینە لای یەکەم گۆرانی. چاکەزانی مامۆستاگیان خۆشەویستی هەمووانی بەڕاستی بە تەواوەتی بێژین کولتور پارێز و فەرهەنگ پارێزی وەکی جناب لەم باشوورە نەبوایە یەکی وەک هەریم نەبوایە لەن موسیقای ڕەسەنی کوردی هەر نەما بوو. بەداخەوە لەن هەندی گۆرانی بێژ و هەندی موسیقاتی کەڵاوی موسیقای کوردی بووە بەداخەوە هەر کوردی نییە، هەم موسیقی نام دەکوێنە ئەو داخڵی وڵاتی کورد بووە. منیش لەلای خۆم و شانازیەکەم ئەمڕۆ گەیشتمە خزمەت جناب و مامۆستا یوبی خۆشەویست و خەڵکی هەر چوار پارچەی کوردستان مێش بتوانین موسیقای کوردین هەر چوار پارچەی کووردە بەلێ من و چوار پارچەی کورد نیە یەک پارچەست بە ناوی کورد هەوا فەرق ناکات. دەست بەداخە سنوورەکان واپی کردووە بێژین ڕۆژهەڵات و باشوور و باکوور و ڕۆژاوە ئەگینە هەر یەک کولتورمان هەیە و یەک زبانمان هەیە و هیچ پەیوەندی لە مەزیاتی لە بێمانشە نەبووە. منیش هەندی لە موسیقای ناوچەی کرماشان و کەڵهۆڕ و یارستانەکان بەزمەکانە پێشکەشان دەکەم. هیوادارم بەدڵ ئێوە بێنەرانی خۆشەویست و گێگران. زۆر سوپاس دەکەم با بچینە لای یەکەم بەرهەم خۆ ئەوزام گەڕیانێکشمان دانا بۆ ئەوەی تر ڕادیۆی گەڕیان خۆشتر و ڕازاوەترێ بێت. خزمەت
لمیخانه دایا خدا گری مدر کن بو که بین تجای ندرویشم نسلطانم من کرد و تو کرد روحی روانه بدوان کردی ایدیده در دو لگانه امان امان یار امان یار امان
دەستە خۆش بێ دەم خۆش دەست خۆش کاگەیبجیان دەم خۆش کاکە فریبەرژیان قوربانە بم. مامۆستاگیان بەڕاستی گەشتێکی جوانمان کرد بەناو هەوارگەی گەڕیان و هەوارگەی هونەری ڕەسان دەستیوێش خۆش بێ یعنی پیا و کەگوێ لە گۆرانیانە بێ یەکسەر تاقستان و کرماشان و هەڵی خۆرانە خەیف کولور کورمانە زۆر زۆر خۆشە بەڕاستی من حەزەکەم میلۆدیانە هەر ئەوەکو خۆی بوترێتەوە هەندێکی ئێستا فێربنە میلۆدیانە شێوێن زۆر بەداخەوە زۆر زۆر یعنی تۆ گۆرانێکەکەی بە ڕۆژاوایی وەڵی گۆرانی بە ڕۆژاوایی بڵێ مافی خۆتە ئاوازێکی نوێ بێنە بەس کفرام گۆرانیانە ئەگەر وەکو خۆی نەبێ هیچ دەستکاریشی بکرێم جا منەوەم بیرچوو بە بیسەران بڵێم یا بە بینەرانی پێیجی ڕادیۆگەران بڵێم کە ئوستاز فریوەرز ئوستازێکی گەورەی تەمبورە ینی ئەمان تەمبور خۆتانزان چەند لایەن پیرۆزە تەمبور لە ئاینی زەردەشتانی لە سەرەتای دروزونی مرۆڤایەتیەوە یا سەرهەڵدانی ئاینی زەردەشتەوە کاکەوی ئەرسانەکان تا ئێستا تەمبوریان پاراستەوە تەمبور پەیامی ئاشتی و برایەتی و تەبایی و خۆشەویستی بڵاوکاتەوە یعنی بزانە و ئاینە چەند نەرمە کە تەمبور بەکارێنێ مۆسیقا لە بری شەڕ و کوشتن و یەکتری لە ناوبردن دیارە مۆسیقا لە شوێنە بێ ئێستا ئەگەر ئەم گۆرانیانە بۆ نمونە لێرە غەڵبەغەڵبێک بۆیە باسی سیاست بین یەکێ باسی نەهامەتی و یەکێ باسی خەیران و یەکێک باسی ئەم بەزمی موچەیە و کۆرۆنا و ئەگەر ئەم مۆسیقایەوە یەکسەر پاتاتە ئارەوە هەمووی گوێگرێت و هەموو شتێک ببێتەوە ینی دیارە مۆسیقا پەیامێکی زۆر خۆشەویستی و جوانە دەڵێ هەروایە ئوستازیان لەگەڵ تەمبورە چۆنی و ئێستا ئایا خوێندکارتان هەیە خەڵک فێرە بێ بەردەوام ئایا نەوەکانی داهاتوو ئێوە دەستبەرداری تەمبور نەبوون هەر بەردەوا من وڵا جێ خۆشیە مامۆستا جەزاگیان بە تایبەت زۆر لە هەندێک سازەکان تر خەڵک ڕووی هاوڕە بە ئامیری تەمبور یا تەمیرەی کوردی خۆمان بڵێ تەمبور فارسەکان وانەکەن تەمیرەی خۆمان تەواوە کوردیە ئەمە مێژوویەکی گەورەی کۆنی کوردی خۆمان هەیە کۆنتەرین موسیقی ڕەسەنی مێژوو کورد خۆمان ئەم سازی تەمیرەسە ئەلان بۆسە تەمبور پاندورەیە پێوتنە قاندورەیە پێوتنە تەلموری پێوتنە بە هەموو شێوانەگەیش لەناو ساسانەکان و خامەنشەکانە هەر بووە لە مادەکان هەر بووە لە مادەکانە قاندورەیە پێوتنە ئەلانیش لە ناوچەی کرماشان و تاران و هەل لە ناوچەی هەموو ئێرانە بێژیت خەڵکێکی زۆر فێری ئەم ئامیری تەمیرە بن بە ئافرەت و بە گەنج و بە کوڕ و شومپیاوی نییە هەموو جوری خەڵکی فێربوونی ئەم ئامیرەنە ئینشەڵا بتوانین لەگەڵ هەوڵڕێنی جناب و هەندی لە بادرکە زەرتشتەکان لێرە و هونەرە موزیقای جوانەکانی کوردستان لێرە لەگەڵ مامۆستا هەریم کاکەی سەرۆکی کۆمەڵی ڕووناکبیری یارستان بتوانین بەرێ لێرە پێ بدێن فێرخواش لێرە بێت بتوانین خەڵکەکەیش لێرە فێری تەمیرە بکەین لەبەرەوە مامیری موسیقی ڕەسەنی کوردە لە بیرەوە نەچێت و هەروە ببینێ بەڕاستی وایە من ئەوەی کە خۆشحاڵ مەکات ئێوە لای خۆتان لە کرماشان ئەو شوێنەوەرانی کەماوە هەمووی تەمیرێتی هەیە ئەو تایبنی تەمیرەکە بەدەستیانەوە ئەوە هەر باشترین مێژووە کە مێژوەکەی گەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش سەرەڵدانی ئیسلامی ژانی کورد ئەوەنە دەمێکە مۆسیقای بەکارهێناوە کامێری تەمیرە مێژوەکەی ئەمەیە من کتێبێکمەی بەناوی مێژوو لێکۆڵنەوە لە ئەمێری ساز سەلماندوومە کە سازیش هەر لە تەمیرەوە دوایی پێشکەوتووە ینی کەوابێ سازیش ئەو سازی کە ئێستا شەیە چکە کوردێکی زۆریش کە براکرمانجەکانمان بە تایبەتی یەزیدەکان و ئەتوانم بڵم عەلەویەکان و ئەوانەی دەرسیم و باکووریش هەمویان هەر تەمیرەیان بەکارێنین یان لەبەرەوە تەمیرە ئالەتێکی بە دڵنیایی ئەڵێم ئەحمەی خانی لە شعرەکانە باسی تەمیرەی کردووە ئێڵبەگی جاف 500 ساڵ پێش ئێستا لە شعرەکانە باسی تەمیرەی کردووە ئەی تەمبور دیارە ئامێرێکی پیرۆزی کوردیە کە ئەڵێن تەمبور یا تەمیرە تایبەت بە یەکسانی و کاکەی هەموو تەمان هەموو کوردە بەڵام زیاتر لە ئێوە بە پیرۆزی ڕاگیراوە جوان ڕاگیراوە زۆر خۆشحاڵم خۆشەویستان بەنامەی ڕاستەخۆ پێشکەشەکرێت لە ڕادیۆ میلی گەڕان لەسەر شەپۆلی 94.1 FM بۆ پەیوەندیکردن بەم بەرنامەیە ئەتوانێت پرسیارێکتانە بێت لە هونەرمەندە خۆشەویستەکەمان لێمە بکەن ئەتوان لە ڕێگەی هەردوو ژمارە مۆبایلی 0 471 5264 وهروە لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0 85 ئەم بەرنامەی بەزمەکانی گەڕیان بۆ 2 هەفتەی زێڕین بەردەوامە بێ سبەینێش ئەم کاتانە وەستا جەبار حەیدەری لێرەیە کە بەزمەکانی گەڕیانی سبەینەمان تەرخانە بە هۆرەی جافی و هۆرە و بەزمەکانی گەرمەسێر و هیواداریم توانین هەفتەی ئایندەش هەموو ناوچەکانی کوردستان بەسەر بکەینەوە ئێمە تۆماریەکەین سوپاسی بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەرەکەین کە ئەوان هاوکارمان بوون بۆ ئەم بەرنامەی تۆمار بکرێ بۆ مێژوو بۆ نەتەوەکەمان
بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو هی هەموو ناوچەکان ئێمە بە ئەرشیفی بکەین. پام نێرە خۆبەخش مادوونە ناسەکە بەڕێوەبەری پێیجمان لە هەولێری خۆشەویستی لە دڵاشیرینی هەمومان، هەولێری شانازی هەمومان، پایتەختی کوردستان، کاک ئەحمەد خۆشناوەتی، سڵاو ڕێزمێ بووی. سڵاو بۆ تۆ کاک ئەحمەدی خۆشەویستمانە. سڵاو لە تۆ کارمەندان و میوانە بەڕێزەکان هیوادارم هەمیشە هەروە سەرکەوتو دەشاوە بمامەکە. زۆر سپاس کاک ئەحمەدجان. دەنگ و ڕەنگمان باش ئەبینرێ لای ئێوە لە هەولێر هیچ کێشەمان نییە؟ والله لەخوا بەزادەستایدارانی جەماعەت خۆشە زۆر باشە. زۆر سپاس بۆ توی خۆشەویست. ئەگەر هەچ پەیامێکتە بێ بۆ هونەرمەندە خۆشەویستەکەمان ئەمڕۆ سوێدەکەی ڕووناکردینەوە لە کرماشانی خۆشەویستی هەمومانەوە. یاخۆ لە شان ساز بەخێر وڵی هیچم نییە تەنها دەستخۆشی بەس کاکە من وام لێ هاتەوە وەکو دەوامێکەگە تەلەفۆن نەکەم ناخایەت. بەڕاستی ئەمە چاوەڕێی تەلەفۆنی تۆکەین چکە دڵمان پێکرێتەوە ئەمەمانەیە لە هەموو ناوچەکانەوە بیسەر و جۆگەرمان هەبێت و دڵمان تامین بکە بزانین ئایا لەو شوێنانە چۆنی. خۆشەویستی من یا خۆشە تۆ زۆر سپاس بۆ تۆ کاک ئەحمەدی خۆشەویست و هاوڕێمان. چاو ماجەکەم ئەچینە لای گۆرانیەکی تری وە بزانم سێگەیەویش ئامۆزاژانەکە خۆشە چەشەکە باش هەرە گەڕیان هەمووزاکیان لە گەڕیان ئامۆزاچیان لە گەڕیان بەڵێ
خۆش بێ دەمە خۆش بێ کاکە فریبەرزیان بزانە ماشەڵڵا ئەو توانایە مەسەن ئەو هەموو تەحویلە بە دوای یەکە ماندوو نەبوو لەگە ڕێژمە بۆندێک گۆرانی بێژ یەک گۆرانی پێنجەقی بە هەزار حەز بۆ تەواو کرێ و ئیترەڵە زۆر ماندوو زۆر هیلاکمود لای ئەمان چکەم کەلتوری هونەر پارێزراوە لە ڕۆژهەڵات زۆر جارۆی بیستمە هەندێک زەماوان هەیە تا ئێستا ژۆ بزانام دووشەوە دوو ڕۆژە لای ئێمە 2 سەعاتە لە هۆڵەکە سەعاتێکی بە دیجێ بەرنەسەر نیوەی تورکی و عەرەبی و تۆزە بەداخەڵم کولتورەکەیان بە شێوە شێوانە تۆزە ڕەقسی عەرەبی و تۆزە ڕەقسی تورکی و دوای ژەوەی بە کاتی لە فەخواردنەوە بزانام حەوەش گۆرانیشی تیا پێشکەشەکرێت زۆر بەداخەوە ئێمە ساڵانی 20 ساڵێک لەمە بەرکە خۆمان زەماوان ئەچین بە زەماوان ئێمە لەگەڵ کاک مەحموود محەممەد یا مەسەلەن تیپی هاژە بۆ کاتە علیارە یا مامۆستا میدیا حسین عتا چاوشین ڕۆحی شاد بێ جوانترین جلوبەرجی کوردی ئەپۆشراوە کۆم جلوبەرگەی ئێستا خانمانش جوانترین جلوبەرجی کوردی سەر و بەست و نازانم دوگمە و دۆڵا بۆ پشتێنی لێرە ئەو شتە کوردەواریانە ئێستا بەداخەوە جلی کوردەکەش تێگیراوە جلی کوردەکە بووە بە سێ چارەک و نیوەی ڕوتەوە و نازەمامە بەحساب دیزاینەیە جلی کوردیە هەر هیچ ڕەبتی بە جلی کوردیەوە نەماوە زەماوانەکەش ئەو زەماوانەی جاران نییە ینی مەسەلەن دوو چوار لەسەر 140 تیمپۆدانەی ئەڵە خاوە ئەبێ بکەوە 160 بێ بەڕاکردن وای مامۆستاوی ئەم دەمێکە نەچمەتە زەماوە لە داخە هەر حەز ناکەمە هەڵانە ببینم کاکە دابانەوە نەچن هوێنەگرەکانمان ئەیبینن ئەکە ئیهێنەوە باوەڕکە ڤیدۆکا بینین کاکە بەس لە زەماوانی کوردستان ناچێ بەڵام مامۆستا جەدەرەن لەلایمە لەم ساڵە تووشی ئەم وایرۆسی کۆرۆنا بوونەوە بەڵایە بۆ هاتە سەر کورد ئەوە دنیای تێکە بەڵاسی دنیا هەر تێکە بەڵام بەر لەمە ئەچێن بۆ زەماوانیمە هەندی فولکوری جیوازیش هەیە لە کرماشان ئەچین بۆ لێ لۆڕەکان ئەوانە سێ ڕۆژ زەماوانەکەن یعنی بە چوارشەمیمە ئەچین یەک ئەوە زەمانە بۆ پەنجشەمیش یەک هەفلێ جومەیش هەفلێترا دیار ئەنجە خواردن حازرەکە بە مانجەڵی گەورە ڕۆژە ئیمە هەر گۆرانیش لەناو کرماشانە لەناو هەمەدان و دۆربەری قەزاکانی شارستانەکانی وانیشە تقریبان کوردیتیا ئەوان دوو ڕۆژە پەنجشەم و جومەیە بەڵام لە کرماشانە هەر ڕۆژێکی تقریبان وەکی سلێمانی پێکە 2 ساعتە لە ئێمە ساعت 56 دەستی پێکەن هەتا ساعت 2 تەواو بێت ئەوە چی تێگەی خۆر فرێ هیچ ناکەوێت بەداخەوە من بیرمێ لە مەڵکەنیا ماڵمان لێرە بە مناڵ بووم خانۆکان هەمووی گڵ بوو دیارە ئێمە مناڵ بن چون سەربانی گوێسەبانەکانی گڵەکە سیرمانە کرد ئەو کاتە تیپ مەسقاشت نەبوو لە سێمانی دەوڵ و زڕنیان هێنا بوو گۆرانیش جاریەوە بە چەپڵەوەترا باوەڕتانە بێ بیرم چاک بیرمێ سێ ڕۆژ زەمان لێ بوو سێ ڕۆژ لەسەر ئاگری دار مانجەڵی گەورە برنج و ئەنجە مناڵ خواخەمان خیامە لای خواردنەکە بوو چین خواردنێکمان بەرپێە لە قاپی فافۆنە تۆزێ برنج و گۆشت و کاک ئەحمەد خۆشناوەتی لە ستاوتان لێ بێت چاو ماجەکەم خات و بانە عیرفانی پێشکەشکاری خۆبەخشی ڕادیۆکەمان دەستان خۆش بێ هەر سەرکەوتوو بن بانەخان لە بژیت هاوبەش خەلیلی هاوکاری هەمیشەیی و برامان هاوکاری ئەم رادیۆ کارمەندی خۆبەخشی رادیۆ دەستان خۆش بێ سەرکەوتوو بن خات و تار عەبدوڵڵا دەستان خۆش بێ خات و جوان لەتیفی خۆبەخشی ماندوونەناس ئەویش ئەڵێ دەستان خۆش بێ کاک ئەحمەد خۆشناوەتی ئەڵە سڵاو لە کاگەی و بوو کاک فەریبەست سڵاو بۆ تۆ کاک ئەحمەد جیان تۆ چاومانی ڕۆحی ئەمەی خات و تارە لای کۆمەتی نادۆ سپاس دەکەم بانەخان ئەڵێ کە جەوی خۆشە هەر بژین وەڵی ئیتر هیوادارین ئەوە برادێکمێ کە گوێ لە گۆرانی دەوڵێنە ئاواشی بۆ کاڵە بەخوا زۆر بێتاقەتم ئەخە بێتاقەتی ئەتووە وەڵا کاک ئێمەش بۆی واکەین بۆی بێتاقەت دەمین باوەڕتان هەبێ بەڕاستی ئەمە هەموو ئاواتێکمان ئەم هەمومان دووبنە بۆ ئەوی دڵخۆشکردنی ئەوەیە ئێستا کاتم بۆ ئێرە ناوشار جێوێکی گرج و ناخۆش و زۆربەی جادەکان گیرا بوو وایە خۆ پیشاندانە بۆ موچە وەڵڵاهی باوەڕتانە بێ هونەرمەند خۆی جیرفانی لە هەمووی بەتاڵترە تاچیدم ئێستا ئەوی برام نازم ماڵە ماڵی واسم سەرە خواریکەمە باشکەم خۆیان دەفتەرە دۆلا بکەوێتە خوارەوە تۆ بڵێ ئەڵی گۆڕی نوێژەکەم ئەڵی زەرەکەی بەخوا منش لاتم باوەڕم پێ بکات چکە من شەو ڕۆژێرە ئەم کارمەندانەمووی بەخۆ بەخش ینی حەزەکەم هێوە بزانم جلەکانیش قەرزیە جلەکانیشی قەرزە جا نەکبەتینەوە ئێمە خۆمان بە جیرفانی بەتاڵەوە بەڵام بە دڵێکی پڕەوە خۆ ئاگادارە ئەمانە دڵیەوە خۆشکەینەوە هەموو ئەمەجێکێمەیە کۆمەڵە بەرنامەی کۆمیدی تەنزامێزی خۆشمان بۆ ئامادەکردون مژدەوەتانێمە هەر لە بەرنمەکەی وتی کاکە سامانە کاگە حەنەوەکە زۆر چاوی ماجەکەمێت قسەی خۆشتان بۆ کات دڵتان خۆشەکە کاکە شێرکۆی دوکانی ئەوە هەریە دنیای حەشتتان بۆ کات و هەروە کاکەدانای چنارۆک ئەڵێ بەخوا لەوانەیە لێو تا ئێرە بە ماتۆڕ بێن بە ئاسمانە بەس ئەڵێ لەوانەیە ماتۆڕەکەی من بە ئاسمانە ئەگاتە ئێرە هینە خۆی فڕێت ئەوەشی هەیە ئەڵێ بۆ شێوێ مەلاتەن پەری تۆی ئەڵە سلااوتان لێ بێت ڕاستی هاواری سلااو ڕێز سواسێکم لێرەوە مژدەیەکتان بەمێ کاکە هاوبەش
هاوبەشی خۆشەویست هاوبەش بەکرد ئەوەی کە دەوری عوسمان ئاغای بینی لە دراماتورکیەکانە کاپترایەکی زۆر خۆشی کردوێتەوە ئێمە وەکو ڕادیۆی گەڕیان دەستخۆشی لەکەین دڵنیام ئەگە شەوام چەند سەردانی بکەن لە سەوڵەکە دڵتان خۆشە بێت چکە و کوڕە خۆتان نەزانن لە هەر شوێنێک بێ و شوێنە پڕە بێ لە گۆرانی و لە مۆسیقا و لە قسەی خۆش خات و تاڕاستە سپاس بۆمە دوبوون زۆر زۆر سپاس دەکەم خات و تاراجیان سمکۆ میرزاپور کاکە سمکۆ گیان کاکە سمکۆ دوو جارم ستۆدیۆی پیرۆز کردووە ئەو دەنگە خۆشە من ئەنجا هەندێک شتێ خەوە بێ بەڕاستی من بە ئاواتەوە بووم نەکەی خزمەتی کاکفری بۆز نەگەشتم کاچی دوێنێ کە زانیم لێرێ لە خۆشییان نەمزانین چۆن ئەوە کاکە سمکۆ من هەمیشە دانیشتم بەلای ڤیددیۆکانیەوە وەڵا لە ڕێگەی ئەم کاکەوی بێجانەوە بۆ خۆی هێنای ئێرە و دوو جار سێ سعاتمان بۆ تۆمار کرد دێرە چاوی هەمومانە ڕێزە کاکە زایر حاجە لە ساوتان لێ بێت محەممەد سالم ئەڵێ ئەیوا ڕۆحی ئێمەش هەمومان ڕزلامان هەیە بۆت کاکە ڕێبواری باڵەبانی خۆشەویستمان ئەو هنەرمەندە خۆشەویستی کاکەیە خۆشەویستە کاکە ڕێبوارجانەوەی کە چەند ساڵە بە باڵەبانەکەیەوە لە خزمەتی هوەری میلیا بۆ بەخۆ بەخش چاوتەماجەکەم خۆشەویستان تکامەوەی هەر کەسە لای خۆ شەیری کامە تێ ناگەم باوەڕتانە بێ بێ زۆرترین بینەری هەیە بێمانە چکە لە چی سانەچێ و دەنگە خۆشەوە مۆسیقا جوانی کاکە ئەیوب دومیان بەدیار چێوە دانیشن وڵی هەر ئەگە باسی کۆرۆنا بێجارە ڤاکسینەکە نەگەیشتۆ ئێرە ئەگە بژگات خۆ ئازانە تاقی بێتەوە من نازانم من زوو تاقی ناکەمەوە ئێستا کەمێ لەمە پێشەواڵێ بڵاو بوو بۆ تیان گوایە حەمەدەمبڵ ئەمریخوای کردو عیرفانی وەسام حەمە تەلەفۆنم کرد داخرا بوو ڕۆحم چوچکە بە عیرفانم وتبە گەمردی پێشەوە پێم بڵێ بەس پێی نەوت بوو بەداخەوە وتمە گەمردی ئەبێ ئاگادارم کەی ئێتە باز و تەلەفۆن بۆ ئەحمە ڕۆف کرد وتی وڵاو عیرفان نامەوە ئاویان بۆڵاسیەوەنیتر ڕۆحم چوتم نەخۆشی گویاوتی نە بەخوا گاڵتاکەم هیچی نییە بەزە و دیعیان بڵاو کردێتەوە جا هیوادارم هەموو دڵتان خۆش بێ کەس نەمرێ لەم کاتەیە جا عیرفانێ قسەی زۆر خۆشیڵە بەخوا من نامێ بمرمیشمیان بەهارەوە زان بەدەست بێتی وەتیوە بارحاڵەوە خەبەرش بە درۆ خەینەوە لێرەوە لە منی ببیستن منەوە نابێ قسەم لەگەڵ کردوە تقریبان پێشەوە بێمە بەرنامەکە بە نیو سعات شکور ساغ و سەلامەتە و ئەم شەو هەوڵین لە پەیجەکەشەوە بە دەنگ و ڕەنگەوە یێدوانێکی بڵاوکەینەوە کە نازانم ئەمە چیم دیعانە بڵاوکاتەوە خات و بەیان بۆم بەیان مران توتیان مردووە بەڕاستی زۆر ناخۆشم هەر ماوەی و ئەڵەن کەسێک کۆچی دوای کورۆکا بێ بەشتێکی ناخۆش بۆ هەمومان هیوادارم تەمەندرێژ و هونەرمەندانە لەناوم هەموو خەبەرە ناخۆشێکە باسم کرد کۆرۆنا و بێوموچەی و مزاهرە و نازانم خۆپیشاندان و ئێمە هاتوین ئەمانەی دڵیەوە خۆش بێت کاکە ئاسوێ شەهرام بە قوربانە بم چاوماجەکەم کاکە ئاسوێ هەریم هەموو کاتێژێ هەریم کاکەی ژ دنیاکە بەرە خۆشی ڕوە آخر خۆی ئینسان وا بێت ئینسانە بێ دایمە تاقە ئیجابی بڵاوکاتەوە مەسەن دایمە دڵی خەڵک خۆشکە ئێخۆن نەهامەتی باو با پیرانمان لەمە ناخۆشتریان بینیم ئێوە پێرار ئەو کارەساتە ڕوویە لە کرماشان و ناوچەکە ئێوە ئەو بوومە لەرزەیە باوەڕکە من سەدان تەمبور مەبینی لەژێ دار و پەردووی خان و ڕێخاوەکانە هەر گریانم بۆ ئەوە هات ئەو هەموو خەڵکە سڤیلەتیان چوو دنیا هەر بەردەوامە خۆشییانە بەدەوام کەسیش هەر ئیشەڵام زروفەش تێپەڕێ کازایرجانەوە کاک عومەرە بچکۆ دەنجی نەما کاکسامان شوێنەکەی داگیر کرد وەڵی کاکسامان دەستی خۆش بێ بەڵکەوە سەڵتەیەوە عومەری جوانە بەرێک کرد عمر کاکە جان ئەماوەیە ناساغ بوو کاکە زایرجان ئیشەڵە کاک عومەر ژێتەوە ئەوە سوعبەتی خۆمانە نەوەڵا شوێنەکەی داگیر نەکرد و عومەر هەر بەرنامە پێشکەشەکات و چاوی ئێمە و عمەر هیچێکە لە کارمەندە خۆبەخش و ماندوونە ناسەکانی ڕادیۆ میلی گەڕیان شەڵا بەم نزیکانە پێشا دەبینەوە کاک فەرات خالیت خۆت گوڵی چینە لە گۆرانیی خۆش بووی کاتم زۆر گرتن ئەگە تۆ هیچ تێ باسی بکەی بۆ خۆشەویستانە و ئێمە لە خزمەت هەموو باسەکان مامۆستا جنابەت کردی مێشە ڕێزە خۆشەویستیمان هەبوو هەموو کورد و کوردستان و هەموو هونەردوستان و گوێرانی هەندێک انشەڵا نەهاوان گەڕیان کازایرجان سوپاس دەکەم کازایر حاجی چاومان چ
نازانم چی بڵم وڵی دەست خۆشەوە وێنەگرەکانش ماڵەپەڕین کاگوران لەو دیەوە بەخۆی گەرم بوو بوو ناقیشی نەبوو چکە کۆمەڵە میلۆدی بیرخستینەوە ئامان میم گورجی ئەوەی حاجی نەسکۆڵ هەورامیە کە هەر خزمی کاگورانیشە حاجی نەسکۆڵ ساڵانێکی ئەتوانم بڵم پەنجاکان 50 ساڵ لەمە پێ زیاتریش 70 ساڵ چیە کە پەنجاکان بێ ئەوە لەم بینە کاگوران بە خامەکە بوو هێنام دەنگێکی کە ئامان میم گورجێڵێت ئەو گۆرانیە خامی ڕستنی کوردەواریە بله و هەروە هاوکات منیجە کرمانجۆ تەنک یان ئێمانە هەمووی بیرەوەریەکی جوان بوو یەک گەشتی جوان بەناو گۆرە نشادەکانە ئەیا فەرین کاکە چاوەکە مامۆستاگیان چۆن تێڵ چێشیگە بکاگەویپا وانە ئەویش لە ئەرشیفەکانە هەیە هەندێکی بەغیری پێبن چکە نەی خۆیان ناتوانە کۆبن لە ئەرشیفە کۆنەکان هەیە لەگە گۆرانەکانە جاروای دەستی لەبەرەیە لە چی بردن بینیمە لە کۆنەکانی قاوەخانی زەردەشە ئەوی بۆ خۆی لەگە گۆرانەکان هێتە تەواو ئارەوەڵە دەستی لێبەرە چی وەردەکە خۆی لێە خات و تاراجان زۆر سپاس دەکەم ئەماگە کەسانێک کوکویەوە بە ماندووبوونی ئێمە بزانن بەڕاستی من زۆر خۆشەم چکە دڵم خۆشە بێت لەبەرەوەی کە خۆم و هاوڕەکانم یەک ئامانجمان هەیە هەتا ئێستا کە قسەتان لەگەڵەکەم هەژدە کارمەندی خۆبەخە شەو و ڕۆژەم ڕادویشەکەن بەبێ بەرامبەر بەبێ موچە بەبێەوەی لە هیچ شوێنەکەەوە هیچ هاوکاریە بکرێن بەگەر خۆی گەورە خۆی ئاگای لە ماندووبوونەکانمانە هەر ئەمڕۆژ دوو کارمەندی تر دوو خوشی بەڕێز پەیوەندیان پێوە کردم کە ئامادەن بێن لێرە خۆبەخشانەیش بکەن دەستیان خۆش بێت خاتوتارە عەبدوڵڵا ڕەسوول ئەڵێ ڕادیۆی گەڕیان پارێزەری مۆچی هونەری کوردیە هیوادارم وا بین هیوادارم توانین بەردەوام بین کاکە شەڵاوازی دەڵێ دەستان خۆش بێت خاتوتارە دەست خۆش مادوو نەبی سوپاس هاوڕەکانشم یە خۆمادوو نەبن و هاوڕێ خۆشەویستانم بەخوام بەتەنیای چم پێ ناکرێ بۆ ئەوان کاکە سمکۆجیانی میرزاپور کاکە سیمپۆی هونەرمەندی هەزناسک و دەنگخۆش و دەنگزوڵاڵ ئەڵا هەر بژین سڵاو لەو مامۆستایانە ئەڵێ هەر بەردەوام بن ئینشاڵڵا کاکە سمکۆش دەنگێکی خۆشی پێوەیە بەڕاستی هەمووانی مەسکە دۆ ڕۆژە کاکە دانەڕە وەڵە سڵاو لەو بەرنامەجوانە دەستان خۆش بێ زۆر سپاس خاتوتارەوە تۆ زۆر بە نرخی سپاس خۆتان بە نرخن خۆتان گەورە و بەڕێزن سوپاس بۆ متابعکردنی ڕادیۆکەمان ئێمەی کە لە توانامانەیە تەنها پارێزنی ئەم هونەرەیە و ئەم شەش ڕۆژی کە من بەڕاستی چڕم کردەوە ئامانجم بوو لەم کاتەیە ئەم هونەری ناوچە جیاجیەکان هەمووی تۆمار بکەم بە ئارشیفی بکەین بمانوێنێت چکە من بەڕاستی کۆمەڵە میلۆدی وت هەر نازانم ئەو میلۆدی خۆشانە لەکوێوێت و لەکوێوە ڕوات بەخوا زۆری پێکاگەی نازانم چیتر هەیە شتێک کە بمانجوڵێنێ لە خزمەت من تەواوی ترەگەوە بەتارەکەش دانم گوێگرم چکە حەزەکەم شتی زۆر خۆشەی لای کاکە فەری نەزانم براگیان چ شتێکی تری ناوچەی کرماشان لۆرنەژاد بێت خالقی بێت تۆ خالقی ژەڵێت تۆ زۆر شتی جوانەڵێ من ژەم لێ بووە لەگەڵ کاکە پریبەشدا چەند جارێک بە خزمەتی گەیشتم شتی زۆر جوانی لای میلۆدیە جوانەکان زۆر بە جوانی ئەداەکان لە خزمەتی پارێکە ئەم کاتە بە خزمەتی بیر مامۆستان بەدەر تەقریبەن بوو ماوەی 5 ڕۆژ ئەوە لە ئێمەینتر بوو هەموو ڕیکۆردی کرد هەموو گۆرانەکان ڕیکۆرد کرد ئەی پارێزی ئەو دەستی خۆش بێ گیشتاندانێ لێ مامۆستا مەزەری خالقی چەند ساڵە ئەنستیتۆتی کەلەپور و فۆلکلۆری کورد لەوێ خزمەتی شایان لە کوردەکە خۆداسایی هەر وەک وەک جنابێت خەریکە مڵکی کوردە پارێزی یە خۆ دەستی خۆش بێ خۆی گەورە تەمان درێژی بکە ئینشەڵا بۆ نەتەوەکەمان ئەو سیمبڵ و شانازی و تاجی سەرمانە لە هونەری کوردیە هەروە کاک ناسر ڕێزازی کە چەند ساڵە چەند شەو ڕۆژ ماندووە کاک عەدنان هەورامی گیان زۆر سوپاس دەکەم ڕاستی مامۆستا ناسر ڕێزازی هەموو جارێکژن باسێکم جێگە لە هونەرەکە جێگە لە کەلتوری کورد شۆڕشگیر پژوهشگەری کورد هەموو زبانەکانی کورد خەریکی زیندووە کارەوە بەڕاستی زۆر تێگەیشتووە بەڕاستی هەزار موسیقای کۆنی کورد لەناو گۆڕە دەراوە زیندوو کردوسە گۆرانی قوربان ئەو پیاوە زۆر خاکیشە خۆی لە ئاستی باڵا و لە لووتکەی هونەرەیە ڕۆژێوا بە زەنگی بۆ من کردووە تەلەفۆنی کردووە زەزاجان ئەو گۆرانی چیە لەسەر ڕادیۆکەی ئێوە لێە گۆرانی ئێمە جاروێ لێرە لێین هەمووی ئەرشیفە دەستمان کەوتووە چەپڵە بێ مۆزیک ئەنێ و پیاوە دایمە متابعەکانی گوێ لە هەموو شتەکانەگرێ باسێ ناکرێ مامۆستا ناسر زۆر گەورەیە کاکە گەورەیە کاکە فریبەر من حەزم لە شتێکە کە تایبەت بێ بە خۆتان ینی زۆر فۆلکلۆر بێ ئێمە زۆر نەمان بیست بێ شتێکی زۆر کوردەواری و ناوچەی خۆتان سازەکەی تەمبورەکەی پێ خۆی تەمبورەکەی هێناوە بەڵام ئافیشەکەم قەیچێک ئەگەر کاکەدابان عەزێب چێشە تەمبورەکەی خۆی ببێن چکە تەمبورەکە بۆ تەمبور شانازینەتەوەکەمانە تەمبور موسیقیتر مۆسیقایەکترش بەجارە بڕە تەمبورەکەش بالامان بێت کاکەدابان ئاسایی لە ناو کادریشا دەرچی کاکدابانی ماندوونەناس خۆشەویست
تەمبور ئەوەی کە باسم کەرە و ئامێرە پیرۆزەیە کە لای کورد زۆر پیرۆزە، لای ئەمان یارسانەکان زیاتر پیرۆزە، ئەتوانم بڵم پیرۆزترین شت لەناو ئەوانە تەمبورە. اینجا بۆی ئاستی بەرزی ئوستاز وەریبەر بزانن لە ڕووی تەکنیکی ژەنینی تەمبوریشەوە. تەمبور شێوازی تایبەتی خۆیە، حەزەکەم شتێکشمان بە تەمبورەوە پێشکەش بکە لە هونەری جوانی یارسانی. ئەمە بەڵێ ئەویان مایکی ستۆدەکەی بۆ بەکارێنی. کاک کەیوان سادق دەست خۆ زۆر سپاس دەکەم تا عەدنان هەورامی چاو ماجەکەم. aman دلم اگر شاخه و اگر برده دلم اگر شاخه و اگر برده بچاوی سوکی پی مروانه لبر تعظیم میخانه هر دلم پیری مغان بید یانا بخنده و پیکنین و چاوی مخموری دلی بردوم لمكتب درسي سيري خنوة وبويا وافيلي لكردو aman aman ey dad aman aman ey رفیقان مکن منم ای رفیقان مکن منم بی لبا ویدر دبمر میدان
هی داد و بیداد دردم تاوان دردم تاوان ساتگم دردم ساتگم یاون ساتگم یاون aman velen cavlar har ve malım her vakfer vana sut ya ve balım sut ya ve balım چاوی چاورم پر وخین مکا پر وخین مکا فرهاد ویلی بیستون مکا بیستون مکا aman ولن جولار هار و مالن هر وکر وانا سوت یا و بالم سوت یا و مالن دلگم در بینن بیکن و کباب بیکن و کباب آرق خور بی خود بومده شراب بومده شراب آمان ولن جولار وی ولن جیا کیف کی بکراسی کری شیا وای سرپن جیا ئەی هەوار لەو هەموو جوانیە لەو هەموو خۆشیە لەو هەموو ئارام بەخشیە باوەڕم پێ بکە بەڕۆحمە چۆ خۆرەوە هەم ئەو ئالەتە وەڵی ناقیان نێ پیرۆز بکە کە وەڵا ئەوەنە پیرۆزە ئەوەنە جوانە سەرچاوی بەخشینی نازەم چی ئارامیە بە دڵ و بە ڕۆح بە گیان عنی بەڕاستی نازام چی بڵم خاتوتە عەبدوڵڵا ڕەسوول ئەگەر گەڕیانەکەمان ئەم دەنگانەمان بەگوێیانەیە ئاستەمە بیبیستین بەڕاستی خاتون جان تۆ سێری کەسا گۆرانی بێژەکان هەبەنیکەن بە شێف و بەدلێکی سپی لەبەرەکەن هێلکەڕۆنی پێکەن و نازام لە تاوەیە پەتاتەی پێسوورەکاتەوە بەرنامەکانە بەداخەوە نازام چ گۆرانیش لێش چ گۆرانی پێشکەشەکرێ وەڵی تاانی هیچ کەناڵە ناکەم بەس ئێمە ڕاگەانە ئەم ژوورە بچگۆلەیمان بەدەستەوە خواتێکی نەیە زۆرەکە بچوو کە بەرێ ئیشەکان زۆر گەورەیە مامۆستا من هەموو کاتێ باوەڕم پێ بکەم بە درێژایی چەند ساڵی ڕابردووە و کاکەوی بووان لە ڕەنگە شاید بێم چوو لەگەڵمانە بۆ کاکبوران و کاکە دابان و کاکە فەریبەرز چەندجارە کاتۆ تێرە لە شانازیەکانمان لە مەساڵای ڕابردووە حەوەش دەنگمان ئاوا دۆزیەوە لەو دەنگە ڕەسەنانە ئێستا ئەوان ئەستێرێکی زۆر دیارن کە ئاوا هاتن جۆمان لێگرتن ڕۆژە گەنجێکە دانیشت تێتوانم گۆرانی بڵم کە گۆرانەکەی خۆ من لێ شێت بوو کورە با بۆ خاتی خۆت و ئوستازی تو ئەوەیت حەزاکەم نایبێنم نەکو پێی خۆرم بەس ئێستا ماشەڵڵا ئەستێرێکی پرشنگدار ئێمە هەمیشا گەڕین بە دوای دەنگە ئاڵتونیەکانە ئەم دەنگە ئەفسونەیەنە بۆی بیان ناسێنین کاکەوە بەشخەلیت ڕاستەکەی بە قوربان تۆ هیچێکی لەوانی کە زۆربەی شانازەکان تۆ تۆمارە کردووە ئەڵە دەستان خۆش بە دەنگی زۆر خۆش بەرەوەڵە خاتو سەرگوڵخانمی بابان دەستان خۆش بێ هەموو بەشەکانت بێبەش نەکردووە گوڵ برا تۆ خوشی ئازیزمانی خۆشەویستی پیرۆز بەگەری شەڵا ئەوەی کە بیستومەوە بێت تۆش پشتێکی زۆرە بەرەکەیە کە بتوانی لە کەناڵێکەوە زیاتر خزمەتی ئەم دەنگە جوانانە بکەین خاتو تارە ئەڵە ئێوە کۆکەرەوەی دەنگە ناوازەکان هەر بژین زۆ زۆر ساز خاتو تاراجان هیواداریم خی گەورە بەزەونە یارمەتیمان بە بتوانین ئەم شوێنەمان لێ تێگنەیە بۆی کە ئەم دەنگانەوە هوەرە زیینوکەینەوە کا کامیلتایرە لە ساوتان لێ بەدیا خۆماندوو نەبی هەمووتان بە خێراتنی میوانە بەڕێزەکان بکەم بەڕاستی جوانە سپاس دەکەم کا کامیجان کا کامیل لە زۆر جوان بووە
دەستان خۆش بێ تەمیرەکە ژۆنی تر جوواکەی خۆش کرد من هیچم نەماوە دیارە دیاری بەرنامە ماوە کە پێشکەشەکەن بەڵام پێش ئەوەمەیە کاکە فریبەرز چه ئامۆژگارێکمانەکاوەکو هوەرەکە چی بکەین یا چ ڕەخنەیەشیە پێشنیارێک بۆ سپاسی بکەم کە ئامادە بۆ لە بەرنمەکەیە و هەروە سپاسی کاکە ئەویبجیان بکەم نازانم بە چ زمانە سپاسی بکەم بەڕاستی کاکامیتێرە لە ئەوروپا و چات ئاماجەکەم زۆر زۆر سپاس کاکامیژیان تۆ ڕۆحمانی لێرەوە تا ئەوروپا من زۆر دڵم خۆشە زۆر جا لە ڕێگەی لایڤەکانمانەوە بەداخەو پەخشەکەمان ناگاتە چەمچەماڵ و بازیان و هەندێک شوێن بەڵام لایڤەکانمان دڵی کوردانی تاراوگە زۆر خۆشەکەەوە مای خۆشحاڵی بۆ من هیچم نەماوە تاکو سبینێ ئەم کاتانە بەرنامەی بەزمەکانی گەڕیان کە تایبەتە بە هۆرەی جافی و ناوچەی گەرمەسێر لەگەڵ کاکە جەبار حەیدەریە بەیەکگەینەوە من سپاسانەکەم و زۆر زۆر سپاسی برا خۆشەویستەکەمەکەم ڕاستەکە مامۆستاگیان بەڵێ کاکجەرا گۆڵیش ڕۆژ یەکشەمە بەرنمەیەکی زۆر ناوازەتان پێشکەشەکە کاکجەرا گۆڵی وەکو ڕێزگتن لە ڕۆحی فەرماندەی تێکۆشە کاک مەحموود بێسەری تقریبان چەند حەڵقەیەکی بەرنمەکە ڕاگرت بەبوونی کۆچی دوایی ئەو هەواڵە تێکۆشەرەمان بە پەتای نەفرەتی و نەگریستی کۆرۆنا نەفرەتی لێبێت دنیای خۆشەویست و فەرماندە و پێشمەرگە و قارەمان و هونەرمەندی زۆر ئازیزی لێ بردین کاک فریبەرز لەم بەشەی خۆمان کاک عەتا چاوشین کاک ساوی کوردستانی کاگەمجەر بەڕاستی کارەسات خۆشەویستان کە جۆمان لێمانە تکایە خۆتان بپارێزن هەتا و کاتەیەم دەرد و بەڵایمە لە دوورەکەێتەوە من وەکو باسم کرد هیچم نەماوە ماڵاوایتان یەکەم بەڵام لەگەڵ دوایین پەیام وتە جوانەکانی کاکە فریبەرز و کاکە ئەیوبجان و ئەگەر هەرچێکیان هەبوو من لای خۆمەوە وەکو خۆم لەگەڵ ڕێز و سڵاوی کاکە بورهان ساری خۆشەویستی مادوونناس و خۆبەخش کاکە دابان سامانی خۆشەویست و هاوڕەکانم من لای خۆم ماڵاوایتان یەکەم کاک فریبەرز چی ماوە پێشکەشمانێکا و لەگەڵ وتە جوانەکانی دووارم هەیە بۆ تەواوی ملەتی کورد چاوی هەموویان ماچەکەم ئینشەڵا بتوانین هەمیشە هەموو کاتی موزیک و کولتور و فەرهەنگی کورد بپارێزین بتوانین سەرکەوتوو بین هەستەکەین بە گەنجەکانمانیش لەم سەردەمە ڕۆبێرن بە ئامیرە کۆنەکانی موزیکی خۆمان لەگەڵ خۆشەکان لەگەڵ کۆنەکان دووچاری هەندی هەڵەی موسیقای بە سێ مامۆستا ناسیر ڕەزاوی هەندی موسیقا وایروسی موزیکی کوردن ڕاستەکە دوو لەم وایروسانە بین جارێ تریش سپاس جنابە دەکەم بەڕاستی پردێکی زۆر گەورە پەیوەندی لەبین هەر چوار پارچەی کوردستان دروست کردووە بوو پارێزینی هونەر و موزیکی کورد دەستخۆشی لە کاهەریم کاکەیشەکەین بەڕاستیەوە چوو دەستی دیارە دەستخۆشی لە مامۆستا ناسیر ڕەزاویەکەین هەر کاتی من هین بوێرە بە تەمیرەکە و پارچە موزیکا پێشکەشەکەین بەلای بیبەی نسابی هەرکەمان لەسەرە هەروە بۆ کاکەیوی بەڕێز درێک ڕیزمان من لە کرماشانەوە دووکان بەس هەمیشە بەیەک مامۆستا حەمیدی کەمانچەمە بینن مامۆستا حەمید ئەوە هەر ئەرکێ لەسەر چاومان و گەورەی گەورەی هەمومانە بەڕاستی من هەموو کاتێ مامۆستا حەمید ئەسلی کەمانچەکە ڕێکی تەواوی پەنجە شیرینەکەی مامۆستا میرزادە خوا لێ خۆشوی لە بەرچاومەکەتێ گەنجێکی زۆر پیرۆز و زۆر ڕەسەنە بۆ موزیکا و دەنگی کوردی ئینشەڵا هەر بەردەوام بوو ببینیت باوکیش نەخۆشە لە نەخۆشخانەی ئینشەڵا دوای خێری هاوڵاتیان ئینشەڵا باشە بێت چاک بیدەوە باش بیدەوە بتوانین وارە لە خزمەتی بین من ئەزێکم ترم نەماوە چاوی هەموو دەما سوات بۆ تو ئەزوو خۆشەویست زیارەیەک لەو خۆشەویستانەی کە دووچاری پەتای کۆرۆنای نەفرەتی بووە کاکەمان ڕۆمان ئاڵە دەستان خەم خۆش بێت کاکەزا بینەرتانم ئێستا لە ماڵەوە کۆرۆنام گرتووە خوای گەورە شفا بات و ئینشەڵا ئێمە توانین بە ئاوپڕژێنی ڕۆحە بکەین ئاندەتی و بحەسەینەوە لەگەڵ دوایین میلۆدی کاکە فریبەرز کرماشانی ماڵاویتان یەکەم ئەو مایکی خۆ بتەبێن
جیرانگان بیره بیره خو هر شوله نایگ مردم گیره خو هر شوله نایگ مردم گیره خو ثر مر براغانم براکی بودو شانده و شانم براکی بودو شانده و شانم وک جیرانگان بیره بیره خو وک جیرانگان بیره بیره خو هر شوله لایق مرضل گیره خو هر شوله لایق مرضل گیره خو ثوذا هاي ثوذا ثوذا قيمالم ثوذا هاي ثوذا ثوذا قيمالم ودوث مدرجو هو هالالم ودوث مدرجو هو هالالم لچاود هیداد لبالاد هیرو لچاود هیداد لبالاد هیرو سرسام سرگردان مردم لتاوتو سرسام سرگردان مردم لتاوتو ثوذا هاي ثوذا ثوذا قاي خير خويا ثوذا هاي ثوذا ثوذا قاي خير خويا عالم دزانن گرفتاری تویو عالم دزانن گرفتاری تویو شمال بوشتی یقیک تامر آموزاگان شمال بوشتی یقیک تامر آموزاگان گرمیه گرمیان درچلگان آموزاگان گرمیه گرمیان درچلگان آموزاگان کتریان شرا آموزاگیان خانه گمانیل کتریان شرا آموزاگیان خینی باگیان قرانی چرا آموزاگیان خینی باگیان قرانی چرا آموزاگیان خینی باگیان قرانی چرا آموزاگیان. هلا خوشی دارم.